ئێمە لە کۆلیژی کوشتتوکاڵ نزیکەی 200 مامۆستامان هەیە پسپۆڕن لە هەموو بوارەکان لە مامۆسای یاریدە دەرەوە هەمانە هەتا پرۆفیسۆر. بە شانازیەوە تا ئێستاش بەشەکەمانی چێکە لەو بەشانی کە خوێندکار حەزی لێتی و بەردەوام بۆیێت. یەکێکە لە بەشە گرنگەکانی کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵیەکان بەشی زانستی ئاژەڵ لە کۆلیجی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵ بە هەمان شێوەی بەشەکانی تر بەشێکی زۆر گرنگە. طبعاً ئێمە لێرە لەبەر ئەوەی ئیش لەسەر دوو جۆری باوی قارچک ئەەکەین کە بە پێی ڕیزبەندی جیهان ئەم دوو جۆرە زۆر بڵاون. بابەتی باخداری گشتگیرە، تەنها پێوەست نییە بە بابەتێکەوە بڵێ تەنها ئەم بابەتی تێ ئەخوێنرێت. ئێمە ئەتوانین تەکنۆلۆژیا بەکاربهێنین بۆ کوشتتوکاڵ لە بەشی سامانە سروشتی ئەو بەشە ئەخوێنێ. کۆلیژی کوشتتوکاڵ لە ساڵی 1968 دامەزرا بۆ جاری یەکەم و لە 1991 بۆ 92 جاری کە دامەزرایەوە لە زانکۆی سلێمانی زانکۆی دایک. کۆلیجەکەمان بریتە لە حەو بەش، بەشی حەوتەم ئەمساڵ کرایەوە کە خوێندکاریشی وەرگرتووە کە ناوی پاراستنی ڕووەکە و بەشەکانی کە بەشی خێڵگەییمان هەیە بە تەکنەلۆجی وە زانستی بەرووبوومی خێڵگەیی، بەشی سامانە سروشتیەکان، بەشی زانستی ئاژەڵ، بەشی باخداری، بەشی خۆراک و کۆنتترۆلی جۆری. ئەو بەشانە هەرێکی پسپۆڕی تایبەتی خۆی هەیە لە بوارانەی کە مامۆستاکانی پسپۆریان تیاوەرگرتووە و ساڵانە توێژینەوەیەکی باشەکەن و ئەو بەشانش وەکو بڵێ یاریدەدەرێکی جوتیارانی خۆمانن لەو بوارانەی کە پێویستیان پێیەتی و هەر بەشێک ساڵانە هەڵەسن بە کردنەوەی وەرکشۆپ، سیمینارات و هەروەها دەورات ژەکەنەوە تعلیمی و فێرکاری بۆ جوتیارە بەڕێزەکانمان. بەشی باغداری لە کۆلیژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵیەکان لە ساڵی 1993 بۆ 1994 دامەزراوە لە کۆلێجەکەمان کە یەکێک بۆ لەو بەشانەی کە ڕەواجێکی زۆری لەسەر بوو و خوێندکار زۆر حەزی لێی بوو لەبەرەوەی بەشەکەمان لە چەند لقێک پێگاتەوە وەکو لقی میوەکان، لقی سەوزە، لقی ئامێرە کوشتتوکاڵیەکان زۆر جار لقەکانی زۆر بووە ڕۆشی جوانکاری یا جوانکاریەکان خوێندکار حەزی لێی بۆ بەشێکی زیندوو بۆ لە ناو کۆلێجەکەمان و وانەی پراکتیشیان هەبوو، چوونە دەرەوەیان هەبوو، سەردانیان هەبوو، لەبەرەوە خوێندکار زۆری حەز لێ بووە. بە شانازیەوە تا ئێستاش بەشەکەمانی چێکە لەو بەشانی کە خوێندکار حەزی لێتی و بەردەوام بۆیێت، چکە بڵین ئەتوانن لە شوێنەکاندا بمەزرێن، ئەتوانن ئیشی سەربەخۆ بکەن لە بواری کوشتتوکاڵی سەرپەرشتی باخەکان بکەن، سەرپەرشتی مەشتەلەکان بکەن یا کوشتەڵگاکان بکەن کە بە بەردەوام خوێندکاری بووێت و چەندەها وانەی جۆرا و جۆر لەم بەشە ئەخوێنرێت کە هەمووی زانستی پراکتیشی و زانستی تیۆرین بە شێوەیەکی ڕێوپێک لەلایەن مامۆساکانمان کە ستافێکی باشی مامۆسامانەیە لە هەموو بوارەکانە ئەتوانین بەشەکەمان بەرەو پێش بەرین. زۆربەی زۆری ئەوانانی کە خوێنرێن لە لای ئێمە وەک بەرهەمهێنانی میوەکان، بەرهەمهێنانی سەوزە، بەرهەمهێنانی ڕۆکی جوانکاریەکان، ئەمە ئێمە وەکو سەنتەریشی توێژینەوەی زانکۆیی هەوڵەین کە کەمترین موادی شیمیایی یا قڕکەرەکان بەکاربێنین بۆ ئەوەی بەرهەمێکمانە بێ کە دۆستی ژینگە بێ و خەڵک تووشی سەرێشە و کێشە نەکا. هەدەفەکە لێرە زیادکردنی بەرهەم نییە، زیادکردنی جۆرێتی بەرهەمەکەی کە بە باشترین شێوە خوێندکار فێر بێت. وانەی کەمان زۆرە وەکو تیش و کەڵچەر یاخۆت زراعی نەسیجی
و خوێندکارەکانمان زۆر وانەی کە ئەخوێنن کە پەیوەستە بە بەشەکەمانەوە. یەکێک لە بەشەکانی کۆلیژی زانست ئەندازیارە کشتتوکاڵەکان بەشی سامانە سروشتیەکانە. لەم بەشەدا هەوڵ دەدرێت خوێنکار بە شێوەیەکی زانستی ئەو بەهرانەی کە هەیەی گەشەی پێ بدرێت بۆی لە دوا ڕۆژدا کە ئەم خوێنکارە بڕوانامی زانکۆیی بەدەست دەهێنێت بتوانێت لە بازاڕی کاردا کاری دەست بکەوێت. لەم بەشەدا خوێنکار بەهرەکانی لە بواری زانستە سەردەمیەکان گرنگی زیاتری پێدەدرێت و خوێنکار دەتوانێت ببێت بە شیکارێکی باش چۆن لە کۆلیژەکانی تر خوێنکاران دەتوانن تاقیگەی شیکاریدانن لەم بەششدا دەتوانن شیکاری بۆ خاک بۆ ئاو بۆ ڕۆکەکان بکەن و هەروەها فێری سیستمی زیرەکی دەستکرد دەکرێن بە تەکنۆلۆژیای دەستکرد تەکنۆلۆژیای زیرەک لە بواری کشتتوکاڵدا. بەشی پاراستنی ڕواک یەکێکە لەو بەشانەی کۆلێژی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵیەکان کە لە ساڵی 2025 بۆ 26 دامەزراوە ئەم بەشە یەکێکە لە بەشە گرنگەکانی کۆلێژی زانستە ئەندازیاریە کشتتوکاڵیەکان کە بۆ ئەم ساڵی خوێندنی 2025 بۆ 26 خوێنکارمان وەرگرتو و عەدەدی ژمارەی خوێنکارەکانیشمان 11 خوێنکارمان هەیە و لەبەر ئەوەی ئەم بەشە لە ئەم ساڵدا تقریبەن لە نیوەی ساڵەکە زیاتر ڕۆشتووە کە ئەمری کرانەوەی ئەم بەشە دەرچوو لەبەرەوە ژمارە خوێنکارەکانمان لەم ساڵی خوێندنایە 11 خوێنکارە بەڵام یەکێکە لەو بەشانەی کە گرنگیەکی زۆری هەیە ئەتوانین کادری بەتوانە لەم بەشە دەربچن ئەو وانانەی لەم بەشە ئەخوێندرێت زیاتر ئەوانەیە کە ئەتوانێت دەرچووی ئەم بەشە لە دوای دەرچوونی توانێت بچێت لە بازاڕی کارە کاری دەستکەوێ و ببێت بە خاوەنی پرۆژەی خۆی وەکو پرۆژەی هەنگداری و هەروەها پرۆژەی قارچێت هەروەها دەرسی موبیدات و ئەدغال گژوگیا و لەمانە ینی شارەزایەکی تەواوی ئەبێت کە ئەتوانێت ڕێنماییکەرێکی باش بێت بۆ جوتیارەکان و چۆنێتی بەکارهێنانی قڕکەرەکان و کام قڕکەرە باشە کامە خراپە چۆنەتی بەکارهێنانی ئەم قڕکەرانەش ئەمە بەس لە کادری پاراستنی ڕووەک ئەتوانێت ئەم ڕێنمایانە بیات بەڵێ لەم بەشەیە ئێمە خوێنکارەکان وا ڕائەهێنرێت و ئەو وانانە ئەو ڕێنمایانیان پێ ئەدرێت کە بەکارهێنانی قڕکەری سروشتی بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی ڕواک و هەر بۆ چارەسەرکردنی ئافاتە کشتتوکاڵەکان کە دوور بکەوینەوە لە مەوادی کیمیایی و بەکارهێنانی مادەی سروشتی ئێمە چارەسەری ئەم حاڵەتانە ئەکرێت.
کۆلیجی کوشتتوکاڵ وەک بەڕێستمان وت ئێمە مامۆستاکانمان لە هەموو بوارەکانە پێرفێکتن لە بواری کوشتتوکاڵیە، بەڵام ئێمە دایمەن بە برا جوتیارەکانمان وتووە و لە دەوراتە پیانەڵین بەڕاستی زانستی ئەوان و ئەو معلوماتانی کە هەیە نەوەریان گرتووە لە باوانیانەوە لەگەڵ زانستی ئێمە تێکەڵاو کرێت بە شێوەیەکی عام ئێمە ئەتوانین کوشتتوکاڵێکی ڕێکوپێک و جوان دروستکەین بەنسبەت ئەو جوتیارانەی کە لە دەستمان ناگا بۆیان بەڕاستی ئێمە کە دەورات ئەعلانەکەین لە ڕێگای جوتیارەکانەوە ئێمە نزیکەی 20 جوتیارمان هەیە سا گروپمان بۆ دروست کردوون لەگەڵ ئەم کۆلیجە و لە ڕێگەی بەڕێزیانەوە ئەوانش هەندێک لە جوتیارەکانی کە ئەناسن ئێمە لێرە وەکو واستەیەکی زانستی وەکو پردێک دروستکراوە لەم کۆلیجە ئێمە بە مامۆستاکانمان وتووە بە سەرۆک بەشەکانمان وتووە کە دائیمەن ئێمە جوتیارەکان کە هاتن بۆ ئێرە یان ئێمە بتوانین سەردانیان بکەین ئێمە بتوانین ئەو زانستەی کە هەمانە پێیان بگەێنین ئێمە ناتوانین لێرە بەڕاستی بگەینە هەموو شوێنەکانی کوردستان بەڵام ئێمە دایرەیەک هەیە دایرەی کوشتتوکاڵمان هەیە ئەتوانی ئەوان بگەنە ئەوێ بەڵام لە ڕێگەی ئەوانەوە ئەتوانن ئەو مشکلانە هەیە خوانەخواستە لە ڕێگای ئەو جوتیارانی کە پیانەڵێن ئێمە ئەوانج بتوانن لە ڕێگەی ئەوانەوە بگاتە ئێمە چی شتێکی زانستی بێت ئەیانگەێنینە ئەوان. بە شانازی و بەشێکی کە لە کۆلێجەکەمان بەشی بایۆتەکنۆلۆژیە کە ئەم بەشە لە ڕاستیە بەشی بەروبوومی شێڵگەییە ئەو بەرهەمانێک و گەنم و جۆ و گەنمەشامی و ئەو بەرهەمانە ئەگرێتەوە کە خۆراکی سەرەکین بۆ مرۆڤایەتی ئەم بەشەش ستافێکی باشی لە مامۆستا هەیە کە ئەتوانین بڵین هەموو ئەو وانانی کە هەیەە بەڕێک و پێشی بەڕێوەی بن ستافێکی مامۆسا لە پرۆفیسۆر و پرۆفسۆری یاردەدەر و دکتۆر و مامۆسایان هەیە کە ئەتوانین بەشەکە بە باشی بەڕێوە برن و کێڵگەیەکی تایبەت بە خۆیانەیە کە سەیان دۆنمە کە ساڵانەکرێ بە گەنم بە جۆ بە گەنمەشامی و بەرهەمێکی باشیانەیە و خوێنکار تا ڕادەیەکی زۆر مرتاحە یاخود حەزی لەو بەشێ و ئەچێتە ئەو بەشە و ئەتوانێت لە بوارەکانی کوشتتوکاڵە جێدەسی خۆی دیار بێت کە وانەی پراکتیشی وانەی تیۆری ئەخوێنن بە ئاستێکی باش وە خوێنکارێکی زۆریشیان هەیە ئەتوانین بڵین کە ساڵانە چەنەها خوێنکاریان بێت و خوێندن لە کۆلێجی کوشتتوکاڵ 4 قۆناغە بە 8 وەرزە خوێنرێت و دەرسەکانیان جۆرا و جۆرە یاخودوانەکانیان جۆرا و جۆرە. بەشێکی ترمان بەشی زانستی خۆراک و کۆنتۆڵی جۆریە بەشێکی گرنگە تێیدا خوێنکار لە ڕووی زانستیەوە بە گرنگی زیاتری پێدەێت خوێنکار پێش دەخرێت لە سەر بەرهەمهێنان و پێشخستنی خۆراک و کۆنتۆڵی جۆری لەم بەشەدا خوێنکار هەلی کاری باشیان هەیە لە بازاری کاردا دەتوانن لە دوا ڕۆژدا سوود لەو وانانە وەرگن کە لە بەڕووی تیۆری و بەڕووی پراکتیکی لە کۆلێج فێری دەبن. بەشێکی گرنگی کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵەکان بەشی ڕێنمایی کوشتتوکاڵی و گەشەپێدانی گوندنشینە کە لەم بەشەیە کادری بەتوانە پێ ئەگەێنرێت بۆ ڕێنماییکردنی جوتیاران هەروەها گەشەپێدانی زمانەوەی گوندنشینان و یان گەشەپێدانی و گرنگی پێدان بە گوندەکان زیاتر بۆ ئەوەی کە کۆچی جوتیارەکان لە گوندەوە بۆ شار کەم
بکرێتەوە و هەروەها لەم بەشەیە ڕێنمایی تەواو ئەدرێ بە جوتیاران بۆ ئەوەی زیاتر گرنگی بە بەرهەمەکانیان بیان و بە سروشتیکردنی بەرهەمەکانیان زیاتر گرنگی بە بواری کشتتوکاڵ و کشتتوکاڵی ئۆرگانیک بدرێت بۆ ئەوەی هەمومان دوورکەوێنەوە لە بەکارهێنانی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانەی کە بە شێوەیەکی تەندروست بەرهەم نەهاتووە. لە بەشی زانستی ئاژەڵ لە کۆلیجی زانستە ئەندازە ڕشتوان بە هەمان شێوەی بەشەکانی تر بەشێکی زۆر گرنگە، چکە خوێنگار تێیدا فێری بەڕێوەبردن و ئیدارەدانی پرۆژەکانی گاوداری پرۆژەکانی پەلەوەەر دەبێت و دەتوانێت بە شێوەیەکی زانستی وەکو ئەندازیارێکی کشتتوکاڵی سەرپەرشتیان پرۆژانە بکات. ئەمەش گرنگە بۆ کۆمەلگا. سەرتا بە کەرتی کشتتوکاڵی بەرەو پێشچوونێکی باشی بینیوە لە ئێستاە کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان ڕۆڵێکی گرنگی هەیە لەم بەرەو پێشچوونە لەبەر ئەوەی بە شێوەیەکی تیۆری و پراکتیکی هەڵ ئەستێ بە گەیاندنی ئەو زانیاریانە و ئەو توێژینەوانی کە مامۆستاکان ئەنجامی ئەیەن شێر ئەکرێت لەگەڵ خوێندکارەکانە لە بەشی باخداریە یەکێک لەو بەتانەی کە زۆر گرنگە و هەم ئێمە بە گرنگی ئەزانین و هەم لەم سەردەمەشا زۆر گرنگەوە خوێندکاریش ئارەزوێتی بەرەمێنانی قارچکە کە ئێمە زیاتر تەرکیزەکەینە سەر بەشی پراکتیکەکەی بە شێوەیەکی کردداری لەگەڵ خوێندکارەکانە هەڵ ئەستین بە ئامادەکردنی سەرتا چۆنێتی ئامادەکردنی سپاونی قارچکەکەیان پێڵین لەبەرەوە ئەمەلێتێکی زۆر گرنگە کە خوێندکار ئەتوانێت سوودی لێ ببینێت لە داهاتووی خۆیان بە تایبەت تا ئێرە بی تا بە پرۆژەیەک بۆ خۆی و لە مختبەرەکان توانی ئیشی لەسەر بکات دواتر فێری چاندنیان ئەەکەین فێری شێوازی دروستکردنی ئەو خاکانیان ئەەکەین کە پێویستە بۆ ئەم جۆری قارچکە تەمان ئێمە لێرە لەبەر ئەوەی ئیش لەسەر دوو جۆری باوی قارچک ئەەکەین کە بە پێی ڕیزبەندی جیهان ئەم دوو جۆرە زۆر بڵاون ئەمە لە ڕیزبەندی یەکەمایە ئەگاری کەس بایسپۆرس لەبەرەوە ئێمەش زۆر گرنگیمان پێیاوە و خواستی دانیشتوانی لەسەر ئەم ڕیزبەندی لەسەر ئەساسی خواستی دانیشتوانە فێری چۆنێتی ئامادەکردنی سپاونی ئەم جۆرە قارچکە و لە هەمان کاتە قارچکی ئۆیستەر مەشروم و لەگەڵ یا فێری ئامادەکردنی خاکەکەی فێری ڕواندنی تۆ چۆن ئەتوانی کۆنتترۆلی بکەیت و کەشوهەوایەکی گونجاوی بۆ دابین بکەیت چۆن ئەتوانی بگەێنێتەوەی کە نەتیجەیەکی تیجاری باشت هەبێ چکە ئێمە خوێندکارەکان ئامادەکەین بۆ ئەوەی کە خۆیان پشت بە خۆیان ببەستن لە داهاتوە بیکەن بە پرۆژە بۆ خۆیان چ لە ناوماڵ بێت بە پرۆژەی بچوک بێت یاخود سەرپەرشتیکردنی یەکێک لەو پرۆژە گەورانی کە ئێستا بە خۆشحاڵی و ڕوو لە زیادبوونە لە هەرێمی کوردستان بەم شێوەیە ئێمە فێریانەکەین و هەت تاوەکو لێکردنەوە تاوەکو بەکارهێنانی تاوەکو شێوازەکانی هەڵگرتنی تاوەکو ئیدارەکردنی ئەو نەخۆشیانەی کە ڕوو لەو قارچک و بەرەمهێنانە ئەکەن. بە خۆشحاڵیەوە زۆرێک لە خوێندکارەکانی کە یەنە بەشی باغداری و پاراستنی ڕووەک نیەتیانە ئیش لەسەر ئەم بابەتە بکەن لەسەر بەرهەمێنان بکەن و زۆرێکیش لە خوێندکاران کە ئێستا دەرچوون لە بەشەکانی تریشن هەستاون بە دروستکردنی پرۆژەی بچووک پرۆژەی تایبەتی خۆیانیان هەیە ئێستا ئینتاجیان لە بەردەستی بەکارهێنەرە. کە دوانزەم تەواو کرد هیچ بیرم بۆ ناکرێت بێمە کۆلێژی کشتتوکاڵ من باوکم دەرچی کۆلێژی کشتتوکاڵە بەڵام بیرم دەوە نەکردەوە کە بێمە کۆلێژی کشتتوکاڵ هیچ زانیاریم لەسەر بەشەکەم نەبوو کە بەشی سامانی سروشتی بوو ناوەکەیم لەلا جوان بوو هەستمە کرد کە بەشێکی گرنگ بێ بەس تەسەورم نەئەکرێت جاروا بێت چونکە کشتتوکاڵ چۆنێک بێ کەمتر سەیرەکرێت لە چاو بەشەکانی ترا لە چاو کۆلێژەکانی ترا بەڵام من بڕیارمە
کە لە کاتی فۆڕم پڕکردنەوە بڕیاری ئەوەیە کە ئۆکەی بەشی سامانی سروشتی و کۆلێژی کشت و کاڵ لە فۆرمەکەم هەبێت کە هاتمە بەشی سامانی سروشتی فێری ئەوە بووم کە تەکنۆلۆژیا یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ کشت و کاڵ بۆ بەرەو پێشبردننی کشت و کاڵ بۆ بەرەو پێشبردننی ژیان خۆراک سەرچاوەکانی ئاو پاراستنی ژینگە فێربوونی کەش و هەوا ئێمە ئەتوانین تەکنۆلۆژیا بەکاربهێنین بۆ کشت و کاڵ لە بەشی سامانی سروشتی ئەو بەشە ئەخوێنین ئەو محاضەڕێکی گرنگار و مۆسیاسین بۆ GIS ئەخوێنین بۆ نمونە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو ئاودانی کشت و کاڵە کشت و کاڵ ژیانە بەڕاستی بەشی سامانی سروشتی بەشێکی گرنگی کشت و کاڵە کە یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ بەڕێوەبردننی پاراستنی ژینگە و بەڕێوەبردننی ئاو چاندنی خۆراک من داوای خوێندکارانە ئەەکەم کە پۆلی 12 تەواو ئەکەن دەدەی قۆناغی 12 دوودڵ نەبن لە هەڵبژاردننی کۆلێژی کشت و کاڵ و بەشی سامانی سروشتی چکە بەشێکی گرنگە بۆ ژیان بێگومان لە بەشی بەغداریە تەنها پێوەست نییە بە دیزاینکردنی باخ و بڵێ باخێک بەرهەم ئەهێنم من بەم مەحسوڵێکی یانێژم ئەم مەحسوڵێکە زەرعەکەم و گەورەیەکەم و بەرهەمەکەی بەرهەم ئەهێنم و ئەخەمە بازاڕەوە بێگومان بەشی بەغداری بەشێکی گشتگیرە ڕاستی من زانیاریم دەربارەی هەبوو چونکەم پێشتر پورم ئەوە پرزایکیشم لێرە داوامیان کردو هە لە بەشی بەغداری خوێندیانە بە چاڕوونێکی تەواوم هەبوو بڵام بە چاڕوونی نەبوو بە ڕادێکی باش بە چاڕوونیم هەبوو بەڵام ئەو چاڕوانەکراوە بۆ من بەرهەمێنانی قاچک بەڕاستی چونکە یعنی هیچ تەوەقع ئەوم نەکرد کە قاچک لە بەرهەمی باغداریە لە وانەکانە بوو تێتەوە بەرهەم بهێنرێت ئەوە لە دوای ئەوە شۆ دیزاینکردنی باخ دیزاینکردنی باخچەکان ئێمە دەتوانین بۆ بەشێک ئێستا مامۆستاکان فێرمان ئەکەن و دکتۆرەکان بۆ ئەزمونەی هەیەە تێمان ئەگەێنن دیزاینەکانمان فێرەکەن ئەتوانین ئێمە سبەی نێر دەکات تەخەڕوج ئەەکەین بتوانین لەگەڵ کۆمپانیەکە ڕەبکەین و دیزاینی باخچەکان ئیشی تیا بکەین و ئەشتوانین ئەوە بڵێن کە بابەتی باخداری گشتگیرە تەنها پێوەست نییە بە بابەتێکەوە بڵێ تەنها ئەم بابەتی تێ ئەخوێنرێت بۆ نمونە بەرهەمەدا پۆشراوەکات ئەوانەی کە لە بیتی هایدرۆپۆنیک و لە بیتە ئاکرێت ئەوانە چۆنەڵێ ئیشی تیاکەین و زانیاریمان دەربارەی وە بەشی دیزیز کە بەشی نەخۆشیەکانە ئێمە وا پێمان ئاشنا ئەکرێت کە بزانانی هۆکاری نەخۆشیەکان چی نەخۆشیەکان خۆیان چین هۆکارەکانیان چییە چارەسەکان ئەو چارەسەرانە چییە کە بە شێوازێکی ئەکادیمی ئەگەرێتە بەر نەک بە شێوازێکە دەرمانی موادی کیمیایی و بەکاربهێنێت و بۆ قڕکردنی ئەو نەخۆشیانە تەنها شێوازێکی ئەکادیمی یەکەم جار هەڵ ئەسین بە لابردنی نەخۆشیەکە ئەنجە دوایی هەڵ ئەسین ئەگەر نەماتوانی کۆنتڕۆڵ بکەین بە موادی کیمیایی بەکارهێنین وەروەها ئێمە لە مەساحیشە ئەخوێنین ئەوە نییە کە بڵێن هەبەشی باخداری گشتگیرە گشتگیرە توانین لە مەساحە بخوێنین بەشی دیزاینە بخوێنین لە بەشی هایدرۆپۆنیک هەروەها بەشی ڕۆکە جوانەکان کە ئێمە توانین تایە بخوێنین و زانیاری باش تیاوەرگین بۆی لە دوا ڕۆژە کە تۆ خەڕوجمان کرد بتوانین خۆمان لە شوێنێکی بچووکەوە دەست بکەین بۆ شوێنێکی گەورە بەگومان ئامۆژگاریم پۆلی دۆنزەکانەوەیە کە حەز و خولیان بۆ ئەو بەشە هەبێت هەڵی ئەبژێرم بێتگومان بەشی باخداری بەشێکی گشتگیرە ئەوە نییە تۆ بڵێ لە دوا ڕۆژە ناتوانم هیچ تاعینات نییە طبعاً تاعینات خۆی ڕایگیرەوە بەڵام ئەبێت تو بیر لەوە بکەیتەوە کە بەشێک گشتگیرە و لە چەندین بەش فێر ئەکرێ ئەوە چۆنڵێ بەشەکانی گشتگیرە و توانین لە هەر بوارێکا بێت توانی ئیش بکەیت بگومان لە سبەینێکە تەخەڕوج ئەەکەی ئەتوانین لە بەشی دیزاینە ئیش بکەیت توانین لە بەشی لە هایدرۆپۆنیک و بیتە ئیش بکەیت وەتوانی لە بەرهەمی گوڵە جوانەکانی ناوماڵ کە هەنێکیان هەیە لە دەرەوەدا ئەرێنشانی ناوماڵا بەکارێن توانی خۆ لە شوێنی بچووکۆ دەستکەی بە ئیش و دابنێت و ئیشەکەت گەورە بکەیت وهروەها ئەتوانین لە بواری مەساحە ئیش بکەیت ئەتوانی لە بواری قاچکە و هەروەها ئەنچۆڵی بەشەکەت گشتگیرە ئەوە نییە پەیوەست بێ بە شوێنێکەوە مەسەڵە باغداری تەلەبەکان وایەتە پێشیان کە گویان کە بەس بە ئیش لە باخە ئەکرێ نە بەڵام ئەمە هەموو گشتگیریە هەموو گشتگیریە و بە شێوازێکی ئەکادیمی فێر ئەکرێن کە ئێمە لە داهاتوە تەخەڕوجمان کرد بتوانین لە بوارەکە ئیش بکەین تەنیا پێوەست نییە بە باغداریەوە بەڵکو چەندین بەشی تریشی لێ بێتەوە کە توانین سوودمن بنتایە و لە داهاتوە سوودی لێر بکەین
ئێمە لە کۆلیژی کوشتتوکاڵ بەڕاستیەکو بە بەڕێزمان و ئێمە نزیکەی 200 مامۆستامان هەیە پسپۆڕن لە هەموو بوارەکان لە مامۆسای یاریدەدەرەوە هەمانە هەتا پرۆفیسۆر. ئێمە ئەم خوێنکارانی کە دەرەچن بەڕاستی وەکو بڵین شوێنی تایبەتیان لە ناو حکومەتە و دامەزراندن نییە. بەڵام ئێمە ئەتوانن مەسەرەن حکومەت بتوانێت ئەم خوێنکارانە کە دەرەچن بەو زانستەی کە هەیەە مەشارعی مەسەرەن پرۆژەی تایبەتیان بۆ بکەنەوە. وەکو احتیمامێک کە ئیرێ بە بواری دروستکردنی باڵەخانە ئەوانە ئێمە هەتا ئێستا نەهاتووە کابرایەکی ئاوا متەمەکن بێت مەشاری ئەمان بۆ بکاتەوە بۆ ئەم خوێنکارانی کە دوو ڕۆژیکە بتوان لەوێ ئیشکەن. یعنی ئێمە داواکەین لە حکوومەت بەڕاستی ئەو کەرتی تایبەتی کە هەمانە احتیمامێکی زۆری پێی بێرێت. یعنی بام کرێن مەسەن مەشاریعی ئەو شەربەت و ئەو خواردنی معلەبات و ئەو موادانی کە لە دەروی وڵاتیت بەڕاستی ئێمە ئەتوانین لێرە ئیسفادیان لێ بکەین ئەم خوێنکارانی کە دەرەچن. ئێمە وەکوڵین مەشاریعی تایبەت بۆچی بهمە؟ یەکەم ئەوەیە ئێمە ئەتوانین ئەو مادەی کە خۆمان لێرە دروستیەکەیت و جێبەجێەکەیت و موادی خۆمانە ئەتوانێت یعنی خەڵقەکە و کۆمەلگا ئەتوانێت سوودی لێوەرگریە لەبەرەوەی ئێمە زۆربەی شتەکان کێتە وڵاتی ئێمە نازانین چۆن دروست کراوە. یعنی ڕاستە کوالیتی کۆنتترۆڵەیە ڕاستە احتیمامی پێیرێ، بەڵام ئەگەر خۆمان بەمەنتوجی خۆمان ئەم شتانە بکەین لە وڵاتی خۆمانە زۆر سوودێکی بێ. یعنی ئێمە ئەرازەیەکی زۆرمانەیە شوێنی باشمانەیە ئەتوانین ئێمە کە ئەم شوێنانە ئەم مەشاریعانە هەبێ بۆ خوێنکاران دوو ڕۆژی کە جوتیارش بێ ئیش دابێت و جوتیارەکانش ئەکەوێتە ئیش و ئەوش کەوادری ئەوێت یعنی هەمووی ئەکەوێتە سیستمی ئیشکردنی خوێنکارانمان و هەروەها جوتیارەکانمان.